خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر ئەو دۆخەی بۆ کورد هاتوۆتە پێش لە ناوچەکە. بۆ کورد ئایا دەرفەتێکی زێڕینە یاخود ئەگەر پەند وەرنەگرین حکمت وەرنەگرین لە ئەزمونونەکانی ڕابردووە دەشێ ئەم دەرفەتەش لە دەست بدەین. ڕەوشی ئاینداری لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی کوردی خۆمان چۆنە و چۆن ئەو ئاینداریە کە لە ڕابردوودا هەبووەوە ئێستا هەیە دەستی پێوە بگرین و بە خزمەت بۆ پێکەوەژیان لە کۆمەڵگەکەمان بشکێتەوە. هەندێک بابەتی تری گشتی لەسەر مەسەلەی کورد و کوردبوون و کوردستانی بوون گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدولەتیف ئەحمەد، مامۆستای ئاینی، مامۆستا لە زانکۆی سلێمانی و هەمووشتان دەیناسن کەسایەتی ئاینی. دکتۆر سڵاو لێبێ. سلام براکەم بەڕێز. سپاس دەکەم. سپاس بۆ بەشداری لە بەرنامەی پرسی ڕۆژ. دکتۆر بە شێوازێکی گشتی قسە باس بکەین لەسەر و پێشاتانی کە بۆ کورد لە ناوچەکە هاتوونەتە پێش. دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر هەندێک ڕووداواتنە پێش هەم لە ڕۆژاوای کوردستان هەم پرسی ئاشتی لە تورکیا قسە باسی لەبارەوە دەکرێت پەیوەست بە کورد. خوێندنەوەی تۆ چییە؟ کورد حەکیمانە مامەڵەی لەگەڵ کردو بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان و تا ئێسەژەوەی کە هەیە لە باکوور؟ الحەمدولله والصلاة والسلام على رسول الله. هەڵبەتە تێڕوانینەکان و شیکاریەکان بۆ بار و دۆخەکان لە دوو سەرچاوەوە هەڵدەقوڵێ. سەرچاوەیەکی سیاسی سەرف و بەحت کە من لەو بوارەدا قسەی تێدا ناکەم، ڕۆڵی من نییە و مەیدانی من نییە، بەڵام لە ڕوانگەی شەرع و دینەوە بۆم هەیە کە قسەی تیادا بکەم و گوێرەی ئەو بەڵگەی کە لە قورئان و لە حەدیث داهاتووە. وەکو کوردێکی شەڵبە طبعاً وەکو کورد بێگومان وەکو کوردێک چۆن بڕوانینە بارودۆخی خۆمان لەژێر سایەی قورئان و حەدیثەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام و بەرنامەی ڕەب العالەمینە. تەماشاکەین خۆی پەروەردگار ئومەتانی پێشوو لە ناوی بردوون بەهۆی زوڵمەوە، بەهۆی ستەمەوە، بەهۆی گەندەڵیەوە، بەهۆی کوفرەوە، بەهۆی ناعەدالەتی و دادپەروەریەوە خی گەورە فەرمێ فەکوڵەن ئەخەذنا بذەنبه، هەر یەکەی بەهۆی تاوانێکەوە خی گەورە میلەتانی پێشووی لە ناو بردووە. وده فرمي ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. يعني أهلي جندو لا كان كخوال نايو بردن أجر إيمان وتقوى خواي جوريان هبا فروردگار بركتي لأسمان ولا زويدا بسردا درجتن وأوانيك خواي جور بركتي بسردا نرجتن لأن إيمان وتقوى ودينيان نبو بويا فروردگار ده فرمي باسي أهلي مكمان بودا كاد فرمي ألم ترى إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار. ئەو سەرکردە و بەرپرس و دەمسپیانەی کە لە جیاتی سوپاسی نیعمەتی خوا بکەن سپڵە بوون بەرامبەر نیعمەتی خوا ئیلحاد و بێدینیان هەڵبژارد بۆیە قەومەکەشیان تووشی دەردەسەری و نەهامەت کرد. جا من لەو ڕوانگەی ئەم ئاەت و فەرمودانەوە دەیڵێم میلەتی کورد وەکو تێگڕای میلەتە موسڵمانەکان بە تورک و عەرەب و فارس و هەموویانەوە ئەگەر بە ئەندازەی دەستگرتنمان بە دینەوە خی گەورە ڕێزمان لێدەنێ و هێزمان دەداتێ بە توانامان دەکا و مافەکانی خۆمانمان دەداتێ. ئەمە جانیبێکەوتم لە جانیبی دینەوە. یعنی کە سیرکەین لە وڵاتە عەرەبیەکان وڵاتێکی وەکو قەتەر، وەکو عومان، وەکو مەثەلەن بەحڕەین، وەکو کوێیت زۆر لە کوردستان بچووکترن. بەڵام یەک شتی زۆر جوان لە ناویاندا هەیە، ئەویش چییە؟ ئیعتیزاز بە دینەکەەوە دەکەن کە موسڵمانن. ئەوە لە پێش هەموو شتێکە بەلایەنەوە. ناڵێم لە ئێمە باشترن، نه الحەمدوللا میلەتی کورد سپاس بە خی گەورە دەستگرتووە بە دین و زۆر ڕەوشتی جوان و بەرزە، بەڵام پێویستیشە ئیعتیزاز و شانازی بە دینەکەمانەوە بکەین. بەڵام لە ناو ئێمەی میلەتی کووردا یعنی کەسانێک بێن لافی بێدینی و علمانیەت و دژە دین و ئەو جۆرەشتانە لێ بدەن واللهی خی گەورە سەرمان ناخەبراکە، خی گەورە سەرمان ناخە. بۆیش ببوورە بۆیش دێڵێم ئێمە چوار پارچەکەی کوردستان کە سەرچی ئەم چوار پارچەیە سیر دەکەین کوردستانی خۆمان، کوردستانی عێراق، هەرێمی کوردستان لە هەر سێ پارچەکەی تر دەستکەوتمان زیاترە، ئەمانمان زیاترە و ئازادیمان زیاترە، سربەخۆییمان زیاترە، ژیانمان خۆشترە سوپاس بەخوا کە مقارنەی هەرێمی کوردستانی عێراقین لەگەڵ کوردستانی تورکیا یا ئێران یاخود سووریا. بۆچی ئەو دینداریەتە ڕاستەی لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا هەیە یعنی زۆر زیاترە کە بەراوردیکەین لەگەڵ کوردستانی بۆ نمونە ئێران لەگەڵ ڕێز و حرمەتمدا و کەسانی موسڵمانن دیندارن، بەڵام کوردستانی هەرێمی کوردستان زیاتر ئەوەی پێوە دیارە
زیاتر گەڕانەوەی بۆ قورآن و سنت الحەمدولله لەناو خەڵکدا شتی خوڕافیات و پرۆپوچ و ئەو جۆرەشتانە خەڵک لێی دوورکەوتوتەوە بە ئەندازەیەوە هەست دەکەین خی گەورە شکۆی پێدا قسەکانە ینی دوو پرسیاری وە دروستکردن بەڕاستی بەس حەزم نەکرد بەڕێستی ببڕم تا قسەکانە تاواکی ینی خۆشببختی میلەتان تەنها بۆیە کە دەست بە دینەوە بگرن ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز بڵێ باشە خۆ ئەمریکا کە سەردارەتی جیهان دەکات گەلی یابان بۆ نمونە سین فەڕەنسا کوێ دینداری لەوێ زۆر کەمە بەڵام پێشڕەوی مرۆڤایەتی زۆر جوانە من وتم لە ڕوانگەیەکەوە باسی دەکەم ئەجینا خۆی سەرکەوتن و ژێرکەوتن و خۆشگوزەرانی و ناخۆشگوزەرانی دوو هۆکار دوو باڵی هەیە باڵێکیان پەیوەندی بە دین و ئیمانەکەتەوەیە باڵێکیان پەیوەندی بە هەوڵ و تێکۆشانەکەتەوە هەیە نە ئیسلام بە تەنها خۆی کە بێت و ئێمە هەوڵی بۆ نەدەین بەس بڵین مسلمانین ئیسلام بەرزمان ناکاتەوە و نە ئەلمانیەتیش یا بێدینیش یا گاورێتیش خەڵک بەرز دەکاتەوە نە دێتەوە سەرچی دێتەوە سەر هەوڵ و تێکۆشانی کەسەکان بەراوردێک کراوە دراسەیە کراوە کە ئەو کاتەی کە کەسێکی یابانی یاخود سینی سەرفی دەکات لە ئیشکردن و جوڵەدا نزیکەی 15 ساعتە لە شەو ڕۆژێکدا بەڵام یعنی کۆی گشتی هەوڵ و ماندووبوون و کارکردنی تاکێکی بۆ نمونە کورد یا عەرەبی عێراق مەثەلەن ڕۆژی سەعاتێکی بەردەکەوێت کە ئیشکات کەواتە بەرهەمی ئیشکردنەکە دیارە کەسێک 15 ساعت ئیشکا لە شەو ڕۆژێک وەکو سین وەکو یابان وەکو بۆ نمونە وڵاتانی تر بێگومان بەرهەمەکەیان جوانتر و چاکتر دەبێ هۆکارەکە ئەوە نییە کە بڵین سین وەڵا بوودا دەپەرستێ یا بۆ نمونە شتێکی تر دەپەرستێ نە بەرهەمی جوڵەکەیانە بەڵام لە سەروی هەموویەوە کاتە سیستمێکە پەیوەندی بە دینەوە نییە لە چ ڕوانگەیەکە پەیوەندی بە دینەوە ئێمە لەو ڕوانگەیەوە کە ئیدعای ئیسلامەتی دەکەین کە لەگەڵ ئیسلامەکەشمان ڕاست نەبین نە ئەوەی وازمان لە دین هێناوە وەکو یابان و سین و ئەمریکاین نە ئەوەش ئەو مسلمانە بین کە خوای گەورە خۆی پشتیوانمان بێ بۆیە ئێمە وەکو مسلمانێک یعنی سەیری عەرەبی قوڕەیش و مەککە بکە لە کاتێکدا ئیمپراتۆریەتی فارس و ڕۆم هەبوو کە دوو هێزی دەسەڵاتداری گەورە بوون چۆن ئەمڕۆ دەوترێ بۆ نمونە ئەمریکا و رووسیا ئەو کاتە ڕۆم و فورس هەبوو عەرەب هیچ نەبوو کۆمەڵی عەشیرەتی پەرتەوازە و زەعیف و ژێردەستە بوون کاتێک کە ئیسلام هات خوای پەروەردگار بەهێزی کردن بەدەسەڵاتی کردن سەری خستن بەسەر ئیمپراتۆریەتی ڕۆم و فارسدا بۆیە عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ فەرموو خەلیفە عومەر نحن قوم أعزنا الله بالإسلام مهما ابتغينا العزة بغيره أذلنا الله إما قومي چن خوا بإسلام سري خستين بغير إسلام هر چند هول دين خوا جور زليل من دكا بويا تو دبيت يعني بإسلام سر كوتن ما صابون نموني السعودية كقبلة مسلماناني ليد يعني بدواي وان سر كوتون إستا يعني بون نمونة وتاني أمريكا وكو يعني بحرزي خوي تعامليان لقل دادك بيان دابي أما بكن أو بكن يعني بو دين تيكلي أم بابتانا بكن سكم لسروية أما كاروباري دنياينية يعني أجر برسيار ناكر كاروباري دنياي جاب كينه ولا كاروباري ديني نخير دين وجين بيكويا أجر باسي سعودية بكين بيمان وابي سعودية دواك وتوا يا سعودية دواك وتوا ما بستم شو ولاتك بلان ببي دينك بيه سرداري جيان هرمي كردستان هرمي كردستان هرمي كردستان تمنانا كوك سعودية به عراق تمنانا كوك سعودية به أردن وسوريا وتركيا هرشي ولاتان هي أمره استوى لها توا خلق لأوروبا ولشيو ديت بو سعودية ديت بو قطر ديت بو أولات مسلمان أنا بلا أمريكا كاريجري هي لسري بلام چۆن ئێمەی کورد سەرکردەکانمان دەسەڵاتدارەکانمان مدارات و سیاسەتێک دەکەن بۆ چونکە توانای ئەو زلهێزانەیان نییە زۆر شت دەکەن دەسەڵات خۆشیان نییە هەڵبەتە سعودیش ناتوانێت ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە ڕوبەڕووی رووسیا بێتەوە ڕووی سین بێتەوە ئەویش پێویستی بەوەیە کە وڵاتەکەی خۆی میلەتەکەی خۆی بپارێزێ جوان پاراستویەتی بەڵێ لە ئەماندایە خەڵکی سعودیە بەڵێ نعمەتی ڕزق و ڕۆزیان هەیە بەڵێ لە هیچیان کەم نییە لە ئازادیان کەمە مامۆستا ئەبەت لە ئازادیان کەم نییە کەم ئازادیە کەمە تۆ حڕیت بە دینداری دەکەی دنیاداری دەکەی لە سعودیە چی دەکەی بیکە قبول نییە لێ جەمال خاشقچی لەت کرا براکەمەوەی ڕابردوودا من حەز ناکەم چینە سەر و بابەتە منیش حەز ناکەم باشە بەس پەیوەندی باس کۆمەڵگی خۆمان بکەین پەیوەندی ئیسلام بە ژیانی خەڵکەوە دەکەم من ئیشم بەوەیە یعنی کە بێت و میلەتی کورد دەستگرتوو بین بە دینەوە ئەمە خاڵی دووەمیش هاوشان بە دەستگرتن بە دینەکەمانەوە هەوڵ و تێکۆشان و یەکڕیزی و برایەتیمان هەبێت
پارچە پارچەی و حزب حزبێنە نەبێ واللهی خوای گەورە سەرکەوتومان دەکات و ئێمەش دەچینە ڕیزی ئەو خەڵکەی تر کە وڵاتی هەیە و کە کیانی خۆی و وجودی خۆی هەیە بەڵام ئێمە نە لە هەوڵ و تێکۆشانەکانمان وەکو پێویستن نایەک ڕیزیەکەش هەیە ئەو هەموو تەفرەقەی بینی ئەو میلەتە کوردە هەیە یعنی بەداخەوە خۆخۆریەک و یەکترشکانیەک لە ناو میلەتەدا هەیە هەر زۆر سەیر ئەنجا دەستگرتنیش بەدین الحەمدلله وەکوتم لە هەرێمی کوردستانی ئێمە جێگای دڵخۆشی و خۆشحاڵیە بەڕاستی باشە مامۆستا زۆر جار ڕخنەیەک دەگیرێ دەوترێت بەشێک لەو دینێکی ئێستا لە نێو میلەتی ئێمە دینێکی هاوردەیە بۆ کۆمەڵگەی ئێمە یعنی دینی هەڵقۆڵاوی ناو میلەتەکە نییە ئەوەی کە لە ڕابردوودا باوباپیرانمان ینی ئایندارێکی پاکی نێو میلەتەکەی خۆیان بوون بە کوردی دینداریان کردووە نەک بە عربی وەکو عربێک دینداری براکەم خوای گەورە دەفەرمێ ئین الدین عند الله الإسلام دین لای خوای گەورە ئیسلامە ئیسلامی جێک ئیسلامە ئیسلامی عرب و ئیسلامی تورک و فارس و کورد و ئینگلیز یەک ئیسلامە بەخوا دوو ئیسلام نی ئیسلامێک بۆ عرب هات پێ چیش بۆ کورد هات پێ دەمێنێتەوە بۆ نمونە هەندێک عادەت و دابوونەریت و کەلتور کە لە میلەتێکدا هەیە کە تێکەڵ بە دینەکە کراوە لێمان بووە بە دین یا هەندێک شتی نەزانی و نەفامی و جەهالەت هەبووە بیدعە و خوڕافەت هەبووە لە خەڵک بووە بە دین کە تۆ بیگەڕێنیتەوە سەر چاوە ئەسڵەکەوا دەزانێت تۆ شتێکی تازە تێناوە یعنی بۆ نمونە کە بە خەڵک بووترێ ئێمە تەنها دەبێت خوای گەورە بە تەنها بپەرستین نابێ اعتقادت بە شخصێک و بە قەبرێک و بە پیاوچاکێک بێ شیفات بۆ بێنێ ئەو پیاوچاکەی کە تۆ دەچیتە لای گوێز و هەنجوینی بۆ دەبەی بۆی شیفای نەخۆشیتدا خۆی کە نەخۆش کەوێ سوار تیارەی خاص دەبێت دەچێتە ئەمریکا بۆ عیلاج بۆ لای دکتۆرێک کەواتە تۆ بۆ عەقڵی خۆت تەسلیمی ئەو دەکەی وا دەزانی حەزرەتی شێخ شیفای تۆ دەدا وانە شیفا لای خوای پەروەردگارە کەواتە کۆمەڵێک شتی نەفامی و خوڕافەت هەبووە الحەمدولله دەعوە و بانگەوازی قورئان و سنەت ڕای ماڵیوە خەڵک هۆشیار بۆتەوە نەقسەی من نەقسەی فلان عالم نەقسەی فلان زانە نەقسەی فلان شێخ بەڵگەنیە لە دیندا سەرچاوەی دینمان قورئان و سنەتە بۆیە ئەمەیە کە سەرچاوی دینەکەمان نەک دینێکی تازە بێت هەندێک چڵک و پەڵە هەبووە لابراوە شۆراوەتەوە بەڵام هەندێک خەڵک چونکە بە چڵکەکەەوە خۆی گرتووە قەدی گرتووە دەزانێت وڵا هەر بۆنی چڵکەکە خۆشتر بوو نەخێر ئەوەی کە قورئان و سنەتە و تەوحیدە ئەوە ئەسڵی دینە زۆر جار دەوترێرە و میلەتانی کە باست کرد توانیویانە کەڵک لە دینەکە وەربگرن بەکاری بێنن بۆ قەزێنێتەوەی یەکێشیان بۆ ئێمە جوانە بین باشە من پرسیار لە بەڕێزت دەکەم بۆ ئێمە وانین ینی بەڕێزت بۆ نمونە ڕابەری کۆمەڵێک خەڵکی لانیکەم کۆمەڵێکی زۆری خەڵک گوێ لە جەنابەت دەگرێ بۆ ئەم دینە بەکار نایانن بۆ قەزێنێتەوەی یەکە براکەم ئیسلام ئەگەر دروست بێ ئەو نمونەی بۆ بێنینەوە وەکو مەسعەدێک وایە ئین صح التعبیر دەیڵێم ئەگەر ئەو مەسعەدە فەقیرێک سەری کەوێت بەرزی دەکاتەوە دەوڵەمەندێک ڕەشێک سپیەک عەرەبێک کوردێک مەسعەدە پەنجەت پێنە بەرز دەکاتەوە ئەگەر ئێمەی کوردیش وەکو پێویست دەستگرتوو بین بە ئیسلام هەڵبەتە ناڵم تەنها ئێرە تێگڕای ئەوانەی کە ئیدعای کوردایەتی دەکەن پابند بین بە ئیسلامەوە واللهی برام ئیسلام خزمەتی نەتەوەکەمان دەکات و خزمەتی میلەتەکەمان دەکات زۆر جوان دەیکات و بەرز و بە عیزەتمان دەکاتەوە بەڵام چی بڵێن لە کاتێکدا دەبینی دەنگێک لەو لاوە دێت دەڵێ ئێمە ئیسلاممان ناوێ کۆنە پەرستیە یەکیشتر دەڵێ ئێمە نامانەوێ ئیسلام تێکەڵی ژیانی خەڵک بکرێ ئەمە لە ئارادا بێت چۆن ئیسفادە لە ئیسلام بکەیت هیچ سەردەمێک نەبووە تەنانەت لە سەردەمی پێغەمبەری ئیسلام سەلامی خوا لەسەر بێت ئەنێ و کاتەش هەر نەبووە کۆدەنجیمان ناوێت دەنگی جیاوازەرە بێ هەبێت لە کۆمەڵگەکانە دەنجی زاڵمان دەوێت باشە دەنجی زاڵی میلەتی کورد چی بێت میلەتی کورد میلەتێکی مسڵمانە وایە زۆرینە مسڵمانە باشە بۆ نەیتوانیوە ینی ڕابەرەکانی ئاین لە کۆمەڵگەی کوردیا کەڵک لەم ئاینداری میلەتەکەمان وەربگرن لانیکەم بە میلەتانی ناوچەکە بڵێن جینۆسایدمان مەکەن تۆپ و تایارەمان پێوەمەنێن مەمان کوژن ئەگەر خۆتان بە مسڵمان نەزانن ئێمەش لێەوە مسڵمانتری ڕاست نەوترابێ وتراوە بەڵام ئەو تەفرەقە و دووبەرەکی و ناکۆچەی ناو یعنی ئەحزابی کوردی گروپە کوردیەکان ئەمە زەرەری زۆری داوە خوای گەورە دەفەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەب ریحکم ناکۆچی جارێ لە سەردەمێکدا مەثەلەن لە نەوەتەکان ئەم میلەتە کوردە لە هەرێمی کوردستان بوو بە دوو جەبهە جەبهەی ئیسلام و جەبهەی کوفر خەڵک وای وێنا دەکرد کەمەش غەڵەتە بەڕاستی ئەم ڕۆژەم دوو جەبهەیە نەماوە بەڵام تا ڕادەیەک سیڕاع و ناکۆچی کورسی هەرماوە و ململانەیە بۆیە هەوڵدان بۆ کورسی وای کردووە کە ئامانجە گەورەکانی میلەتەکە بکرێتە قوربانی بەڕاستی
يعني کەس تەنازول بۆ کەس ناکە، ئیسلامی تەنازول بۆ ئیسلامی ناکە، قەومی تەنازول بۆ قەومی ناکە، فلان حیزب بۆ فلان حیزب نایکە، کەس تەنازول بۆ کەس ناکە. کەواتە ڕەخنە لە ئیسلام ناگیرێت، گلەیەکە لە مسلمان و ئیسلام نییە، گلەیەکە لەوەدایە بۆچی سەرکردەکان یەک ناگرن، بۆچی دانانیشن، بۆچی هەمویان نایەن بەیەکەوە، یعنی یەک ڕیزیەک دروستکەن بۆ نمونە بۆ ئەوەی کە داکۆچی لە مافی ئەم میلەتە بکەن. بۆ نمونە بە تایبەتی لە کوردستانی عێراق بۆچی ئێمە مافخوراو بین لە وڵاتی عێراقدا، بۆچی ڕێگا بدەین؟ بەڵام بۆ نمونە کە ئیسلامی بە جیا چوو دانیشت و یەکێتی بە جیا دانیشت و پارتی بە جیا دانیشت و فلان گۆڕان بە جیا و ئەنجا ئەو لەوی خوێند و ئەو پاشقولی لەودا و ئەو چاڵی بۆ ئەوی تر هەڵکەند و ئەو ئەوی تری ناشیرن کرد، هەڵبەتەوە ئەومان لێ دێکە بە سەرماناتوە. مامۆستا پێ دوایە بەغدا غەدرمان لێ دەکات زۆرجار حکومەت هەرێمی کوردستان وا دەڵێ مافەکانی خەڵکی کوردستان نادا؟ واللهی بە قەناعەتی من هەم بەغدا غەدری کردووە و هەم حکوومەتی هەرێمیش غەدری لە موچەخۆران کردووە. هەر والله زۆر دوولایەنەیە، ئەمما نیسبەتەکەی چەندە ئەڵڵاهو عەلەم. ئەجینا یعنی سەرکردە و بەرپرسەکانی هەرێمی کوردستان جارێ دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە بەغدا یعنی هەلی زۆریان لەبەردەست بوو کە زۆر شتی گەورە بکەن، چونکە یعنی بەغدا هیچ نەبوو، حکوومەتی مرکزی هیچ وجودیان نەبوو، ئەوە نەکرا. یعنی ئێستاش ئەوەندەی بەداخەوە دێڵێم کە هەوڵی ئەوە دەدرێت چۆن هەر حیزبە خۆی گەورەتر کات و خۆی بێڵێتەوە، ئەوەندە هەوڵ بۆ میلەتەکە نەدراوە بەداخەوە، هەوڵ دراوە، خزمەتی میلەتیش کراوە، کاری باشیش زۆر کراوە، ئینسان سپڵە نەبێ بە هەردوو چاو سیرکەین، حکوومەت شتی باشی کردووە. بەڵام گەورەترین زەڕبەش کە لەو میلەتە دەدرێ یعنی خواردنی موچەی خەڵکە، دواخستنی موچەی خەڵکە، بڕینی قوتی خەڵکە، ئێمە خوا قبول ناکات. بۆچی چارەسەرێکتان بۆ نەدۆزیەوەتەوە؟ چۆن دەبێت بەم شێوازە بێت تا ئێستا؟ یعنی حقیقەتەن کەسێک کە بەرپرس بێ یا دەبێ بڵێ من دەتوانم مافی میلەتەکەم دابین کەم، یا بڵێ من ناتوانم تەسلیمێکی ئیشتری کەم. ولا هۆکاری هەرە سەرەکیش نادات پەروەرەتی و نەعەدالەتیە. عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەزای خوای گەورەی لێبێ خەلیفە بوو، یەکێ لە والی شارەکان خەبەری بۆ نارد، نامەیەکی بۆ ناردی ئەی خەلیفەی موسڵمانان، لای ئێمە وڵات خەریکە کاول بێت، بەرەکەت لە ژیانی خەڵکدا نەماوە لەو ناوچەی ئێمە. فەرمووی عەدالەت و دادپەروەری بڵاوکەوە، ڕێگری لە زوڵم کە ئەو کاتە تۆ ئەو کاولبوونەت بۆ دەبێتەوە ئاوەدانی. هەر وڵاتێک یعنی کە عەدالەت و دادپەروەری تێدا نەبوو، جیاوازی نێوان سۆرانی و بادینی کرا، جیاوازی نێوان هەولێر و سلێمانی کرا، جیاوازی نێوان یەکێتی و پارتی کرا، جیاوازی نێوان زەید و عەمر و ڕەش و سپی کرا لە ناو میلەتێکدا، طبعا ئەو میلەتە بەختەوەر نابێت و سەرکەوتوو نابێت. بۆیە ئەرچی بەرپرسەکان زۆر گەورەیە. من چەند جار ڕوو بەڕووی خۆشیان وتومە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما من ئەمیری عەشەڕەتین، هیچ کەسێک نییە کە بەرپرسی دە کەس بێت، دە کەس، چ جای هەرێمێک، چ جای شارێک، وەکو سلێمانی، وەکو هەولێر، وەکو دهۆک، إلا جاء يؤتى به يوم القيامة مغلولا، ڕۆژی قیامەت بە کەلەپچەکراوی دێت، لا يفكه إلا العدل، ئەگەر دادپەروەر نەبێ ئەو کۆت و زنجیرەی لە مل ناکرێتەوە ڕۆژی قیامەت. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی سەرکردەکان دەکات، دەفەرمێ خيار أئمتكم الذين تحبونهم ويحبونكم وتدعون لهم ويدعون لكم. باشترین سەرکردە و بەرپرس چێیە؟ ئەوەیە کە میلەت خۆشی دەوێن و ئان میلەتیان خۆش دەوێ، ئەوەیە کە دوعای خێر بۆ میلەتکەن و میلەتیش دوعای خێریان بۆ بکات. سەرکردانێمەوان میلەت خۆشیان نەوێ ئەوانێ خۆش دەوێ، لێی دەگەڕن بۆ خۆیان. وشرار أئمتكم، پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام خراپترینی سەرکردە و بەرپرسیش چێیە؟ الذين تبغضونهم ويبغضونكم، ئەوانن کە میلەت ڕقی لەیانە، میلەتیش ڕقی لەوانە. ئەمە میعیار دوای سەرکردەکانی مە لە کامیان ئەمە پێوەرە. من بەخۆ ئەم حەدیسە واللهی بۆ خودی خۆیانم خوێندەوە، وتومە کە دەتانەوێت بزانن پێ دوای لە کامیانەوەوان لە من گەڕێ لەو حەدیسە لە کامیانە بڕۆ هاوڵاتیکەم نیشتیمان موچە خۆرێکی ئەم ڕاپرسی لەگەڵ تێگڕای خەڵک کە برای بەڕێزم پێم وتونە کە دەتانەوێت بزانن ئێوە لە ئەمیر و سەرکردە و بەرپرسە چاکەکانن، بەس بزانن خەڵک خۆشی دەوێن، واز لە ماستاوچیەکان بێن، چیڵن لە نزیکەوە واز لە ماستاوچیەکان بێنن، سەکەن لە کامیانن ماوەستا تۆ لە نزیکەوە بینیوتن. واللهی من دەڵێم سەکەن میلەت خۆشیان نەوێ، بەو ڕادەیە نەخێر، ناوەڵڵا بەو ڕادەیە نەخێر، خۆشیان هەستەکەن کە بۆچی؟ چونکە بەداخەوە یعنی معقولە ئێمە چەند ساڵە ئەم هەرێمە لە بەردەستی کوردایە، تا ئێستا جادەی نێوان کەلار و سلێمانی ڕێک نەخرا، جادەی نێوان ڕانیە و دوکان چاک نەکرا، جادەی نێوان هەڵەبجە و سلێمانی ڕێک نەخرا،
معقولە تا ئێستا یخر چۆن دەبێت ڕاست کە تۆ ناتوانی بەڕێوەی بەری باشە چۆن ئەو مەسوولێتە دەگریتە سەرشانی خۆت باشە بەڵێ ناکۆچی و تەفرەقە و ناپاکبوون لەگەڵ یەکتر هۆکاری سەرەکیە بەڵام پێویستە بە خۆیاندا بچنە بەڕاست یعنی ئەمڕۆ یاسبەی ئەگەر ئەم بەرپرسانەی کورد بە خۆیاندا نەچنەوە هەم گەڕانەوەی زیاتر بۆ لای خوا و هەم دادپەروەری و خزمەتکردنی میلەتەکەیان واللهی ڕۆژێک دێوەکو ئەو سەرکردانیان لێ دێ کە بینیمان چیان بەسەر هات بەڵام إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته خواهی گەورە مۆڵەتی زاڵم دەدا بەڵام کە گرتی بەری نادا جا من ڕووی دەمم لە هەموویەتی لە سلێمانیەوە دەست پێ دەکەم تاوەکو زاخۆ و نەبێ بڵێ مەبەستی مێکیشیانە ئاویتریانە مامۆستا 12 ڕۆژە ژمارەیەک مامۆستا مانیان گرتووە و داوای کۆمەڵێک ماف دەکەن ڕوانین تۆ چیە لەسەر ئەو مانگرتنە ئەو هەڵوێ ساڵوێسێکی مەدەنی شەرعیە و من بەپەرۆشم بۆیان بۆ چونکە نابینم بەدەمیانەوە بێن یعنی ئەگەر کەسێک ئامادەیە لە پێناوی مەسلحەتی موچە خۆران ئاوا خۆی تووشی ئەو بە هیلاکچوونە بکات کەچی بەرپرسانی گەورە بەدەمیانەوە نێن بەڕاستی من بەپەرۆشم بۆیان ینی حەقیقەتەن لە ناخی دڵمەوە دڵم پڕە بۆیان زۆر دەبوایە ئێستا کام سەرکردەی گەورە و بەرپرسی گەورەی بێتە خزمەتیان بەڵام بەم شێوازە یعنی جێگای داخ ئەوە ئیهمال بکرێن و لێیان بگەڕێن سەرۆکێکیەتی چۆتە لایەن ساعتونێک لەگەڵان کۆبوویەوە بەڵام هێشتا ناوەڕۆکی کۆبوونەوەکە بە تەواوی ڕوون نەبووەتەوە پێویستە هەولێر و سلێمانی هەردووچی بێتە سەرخەت و بە جددیش بێتە سەرخەت چونکە ینی ڕوحی مرۆڤە چەند مرۆڤێکن ینی ئاوا بەم شێوازە ئێستا لەو حاڵەتەدان ینی حسابیان بۆ نەکرێت پێ دوای خەڵکە بێ پشتیوانیان بکە لەگەڵیان بێ پشتیوانی خەڵک چیام کا براکەم دایبوونمەوەنداوی موچەی خەڵکەکەن داواکاریەکەی ئەوان بە خەڵک حل ناکرێ داواکاری ئەوان بە حکوومەت حل دەکرێت خەڵک با هەمووی بچێ لەگەڵ ئەوان ینی مان بگرێت ینی ئەگەر لەسەرەوە ئاور نەدرێتەوە حسابیان بۆ نەکرێت چی بکەن ئەین تۆ پێ دوایە گەربوونە لە بری 12 کەس یان 13 کەس کەمانیان گرتووە ئەگەر 10,000 کەسیژمان بگرن حکوومەت هەروەکو ێستا الله نازانم ئێستاش نازانم لەوەیە بەشک و بێنە سەرخەت حکوومەت بێتە سەرخەت ئینشاءالله ینی دائما براکە من بەوە ناسراوم کە بە دوو چاو دەڕوانم بەڵێ حکوومەت کەم تەرخەمە و حکوومەت وەکو پێویست بە ئەرچی خۆی هەڵنەستاوە بەڵێ کاری چاچی زۆرە و دیارە ینی هەر کەسێ بچێتە بەغدا و بچێتە بەسڕا و بچێتە ئەو شارانەی تر و ئەنجا بێتەوە هەرێمی کوردستان الحەمدلله وەزعی ئێمە زۆر چاکترە زۆر باشترە بۆیە من لەو کەسانە نیم کە چاویان هیچ جوانیەک و خزمەتێک نابینێ بەڵێ شتی جوان دەبینین خزمەت دەبینین ئەو ئەمن و ئاسایشەی کە ئێمە لە هەرێمی کوردستان تیایداین گەورەترین نعمەتە خەڵک لە ئەمن و ئاسایشدایە الحەمدلله و ئەو دینداریەتی کە هەیە خەڵک ئازادە دینداری بکە الحەمدلله نعمەتێکی گەورەیە بەڵام بەڕاستی لەو جانیبەی تر لە جانبی ئابووریدا اقتصادی ینی خەلەل و کەم تەرخەمێکە تا ئێستا کێشەی کارەبا چارەسەر نەکری هەر مۆلی دەبێت والله عیبە تا ئێستا ڕێگاوبانەکانمان وەکو پێویست نەبێ عیبە یعنی من مهندسی پلاندانان نیم بەڵام سەیری وڵاتانی تر دەکەم چەندان وڵات کە بینیومانە جسریان هەیە ڕێگاوبانی پان و بەرینیان هەیە الصین و یابان بۆی دروست کردوون بەڵام بە مشارەکە و بە نازانم بە حسابێک کاکە بۆ ئێوە جواناکەن ئیدا ئەم وڵاتە ئاوەدانکەنەوە با سین بێ جادەیەکمان بۆ بکات لە زاخۆوە تاوەکو خانەقین کێشەی مهندسمانیان کێشەی پارەکەمان نییە نازانم ینی بۆ وایە ینی ئیمارات کاتی خۆی 86ەوە بزانم شێخ زاید کە هاتوۆتە بەغدا وتوێتی دەبێت چەند ساڵێکی تر وا بکەم ئیمارات وەکو بەغدای لێبێت بەڵام بزانێ ئێستا بەغدای چی ئیمارات گەشتوتە کوێ بەهۆی چیەوە هەر کەسێ بزانێ لە دەرەوەی وڵات لە وڵاتانی تر خەبیرە زیرەکە دەتوانێت خزمەتکە هێناوێتی پارەی داتی وەرە خزمەتی وڵاتەکەم بکە بەڵام ئێمە ئەو پەڕی مەثەلەن جادەیەک لێ دەدرێ دیارە چەند کەسێکی دەوڵەمەندە کە لە حیزبەکان نزیکە وەرە ئەو زەویەی تەنیشت جادەکان دەدەمە تۆ ژوەرە ئەو جادەیەم بۆ بکە هەرەوەیە هیچی ترمانی لەوە زیاتر تەجاوز نەکراوە بەداخەوە دەڵێم دەبوایە زیاتر خزمەت بکرێت
کەمێکی تر لەسەر کۆمەڵگی خۆمان قسە بکەین ئەمڕۆ ڕێکخراوەکانی ژنان هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان کۆنگریکی ڕۆژنامەوانیان کردووە دەڵێن لە ساڵی ڕابردوو 48 حاڵەتی کوشتنی ژنان هەبووە دەڵێن لە سەرەتایەم ساڵەوە ئەوە مانگێک و چەند ڕۆژێکە لە ساڵداین دەڵێن 8 حاڵەتی کوشتنی ژنان هەبووە یەخی چێ دەگرن ئەوان دەڵێن نەبێت ڕێگری لەمە بکرێ بگرێ ڕێگرە لەوەی ڕێگری بکرێت مامۆسا ئایا لە هیچ بە هیچ ڕێگەیەک بە هیچ بیانوویەک ڕێگە بە کوشتنی ژنان دەدرێت براکەم ڕێگە بە کوشتنی پشیلەیەک نادرێت لە ئیسلام ڕێگە بە کوشتنی سەگێک نادرێت لە ئیسلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دەخەلەت امرأة النار في هرة ئافرەتێک بەهۆی پشیلەیەکەوە چۆ ئاگرەوە پشیلەیەک قەدری هەیە و قیمەتی خۆی هەیە لە ئیسلامدا چ جای مرۆڤێک جا پیاو بێ یا ئافرەت بێ لە ئیسلامدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت خياركم لنسائهم ولأهليهم وأنا خيركم لأهلي باشترين بياو أو كسيك بو خزانكي باشا ومن لها متان باشترين بو خزانم أنجا كسيري آفرتني آفرت چيه يا دايكي منو توي يا خوشك مانا يا كچ مانا يا خزان مانا يا پور مانا ڕێک پرسیارەکەی من ئەوەیە مامۆستا ئاکرێ بۆ نمونە خانمێک هەڵەیەک بکە باوکی برای یعنی ببێ گەڕانەوە بۆ حکومەت بۆ یاسا بۆ نەخێر نابێت یعنی جارێ ئەگەر مەبەست ئەوە بێ بۆ نمونە ئافرەتێک خیانەتی کردووە ئەم مەوزوعە دەبێ محکەمە یەکلای کاتەوە بڕیاری لەسەر بدە نەگەوەی براکەی بیکوژێ یان باوکی ئیسلامداوە ڕێگای پێ نەدراوە بۆچی چکە فەوضا دروست دەبێ و فیتنە دروست دەبێ و ناشزانێ زۆر شتەیە کە حەقی کوشتن نیە تۆ چۆن دەچی دەیکوژیت بە چ حەقێک دەیکوژیت لەکوێ فتوات لە چێ وەرگرتووە بۆیە مەوزوعی زوڵم و ستەمکردن لە ئافرەت ئەمە لە دینی ئیسلامدا قبوڵ نییە بەڵام دەبێ بزانین لە هیچ بەرنامە و یاسا و قانون و حیزب و دینێکدا ئەوەندەی کە لە ئیسلامدا ڕێزی ئافرەت گیراوە لە هیچ شوێنتر ڕێزی نەگیراوە کەسانێک بێن چاواشەکاری بکەن وا بزانن ئیسلام هۆکاری توندوتیژیە دژی ئافرەتان ئەمە بە هەڵەدا چوون چاواشەکاریە دەیکەن نەخێر قیمەت و ڕێزی خۆیان لە ئیسلامدا دەبینەوە ئافرەت تاوەکو لە ناو خێزانێکی دیندار و تەقوادار نەبێ قەدری نازانرێت ئەو ئافرەتانەی کە دێن ڕەخنە لە ئیسلام دەگرن بە ناوی جا مافی ئافرەتە بە ناوی هەرچیە کە ڕەخنە لە ئیسلام دەگرن ئەوانە ینی ڕنج بە خەساری دنیا و قیامەت دەردەچێت ڕەخنە لە کۆمەڵگە بکردن بە دیاریکراوی لە ئاینەگرن کۆمەڵگە لەگەڵ کارکردنی خانمانان ئێستا بۆ نمونە ژیان قورس بووە جیاواز بووە ڕەنگە هەندێک پێویستی زیادی کردبێ پیاوان بەتەنان نەتوانن ئەم پێویستیانی ماڵدابین بکەن ئەوە لەگەڵ کارکردنی خانمانان لە دەرەوە باڵێ بەڵام بە جوێرەی مەرج و شروعی خۆی ینی نەک بە ڕەهایی بڵین باشە ئافرەتێکە ببوێتە یعنی لە بوارێکدا ئیش دەکات لەگەڵ پیاوان کە بەس ماندووبوون و شەکەتی بۆ دەمێنێتەوە ئەو ئافرەتە ناتوانێت ببێتە ژنی ماڵ ینی ژنی پیاوێک خزمەتی پیاوەکەیکە دڵی خۆشکە و ناشتوانێت ببێتە دایک پەروەردەی مناڵی بکە بۆیە ئەو جۆرە کارانە لە ئافرەت ناوەشێتەوە ئیشێکی قورس و گرانە لایقی ئافرەت نیچکە ئافرەت ناسکە بتەوێ نەتەوێت بەڵام کۆمەڵێک کاری تر هەیە کە زۆر چاکە پێویستە ئافرەت بیکە ئەگەر ئافرەت ڕۆڵی نەبێت لەو کارانەدا لەو بوارانەدا کۆمەلگا تووشی شەلەل دەبێت باشنی بە گوێرەی ئیشەکە باشە مامۆستا زۆر زار ڕەنگە ئەم شتە بە خۆشت گەشتی بێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر قسەتان لەسەر دەکرێت ینی کللتورێک بڵاو بۆتەوە لە نێو کۆمەڵگەدا کللتوری جنێو ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە هۆکاری زۆرە براکەم یەکێ لە هۆکارەکان جەهالەت و نەفامیە کەسانی نەفام یعنی لە تۆ تێناگە لێت حاڵی نابێ لە دوورەوە جنێوت پێدا یعنی بۆ نمونە با بڵێم ئەم بەرنامەی کێستا من و بەڕێزت دەیکەین زۆرێکی هەیە گوێشمان بۆ ناگرێت ئەسڵەن نازانێت چی دەڵێن بەس کە ڕزمەکەی بینی لە ژێرەوە دەست دەکا بە جنێودان ئێمە نزمی ڕەوشتێتی جنێوەکەی تعبیرە لە قەدر و وەزن و ڕەوشتی خۆی چی لێ دەکەی پەروەردە نەکراوە ئەمە پەروەردەکەیەتی هۆکارێکی تر بریتیە لە تەعەسوب و دەمارگیری حیزبی دەمارگیری مەزهەبی دەمارگیری طائفی و عەقیدەیی فکری ئەوە کێشەیەکی گەورەیە بۆ یعنی بۆ نمونە کەسانێک کە زێدەڕە و توندڕەون دەڕوانێتە من کە من ئێستا لە کەناڵی کورسات بەرنامەم هەیە کافر بووی یەکسەر بە کافرم دادەنێت یەکسەر حکمی کوفر بەسەرم دادەدا سا پێشەوەی بێن بۆ بەرنامە نزیکێک نامەیەکی بۆ ناردم لە واتساپ وتی مامۆستا سەیرکە چیان لەسەر نووسیوی
ئەوانەی کە تونندڕەوەکان کە پێویستە لە پشتی ملیەوە سەر ببڕدرێت و ئەمە ئیمانی نییە و ئەمە کافرە یاکرێت تۆش سەر ببڕی بەڵێ بۆ کەواتە سەقەتی و لاری عەقیدەکەی خۆیەتی بیر و باوەڕەکەی خۆیەتی کە دێت جنێو بە تۆ دەدا یا تەعەسوبێکی حیزبی هەیە کە تۆ بڕیار و فتوا و قسەت بە گوێرەی سیاسەتی حیزبەکەی ئەو نەبوو ئەو لە بەرامبەردا دێت جنێوت پێدا ڕاستی ئەمەش یعنی دیاردەیەکی زۆر ناشرینە ئینسانی یعنی هەبوو کە کیانت هەبێ وجودت هەبێ عەقڵت هەبێ کەسایەتیت هەبێ تۆ بە جنێو وەڵامی بەرامبەر نادەیتەوە دوی بە بەڵگە وەڵامی دەدەیتەوە مەثەڵەن مامۆستایەک زانایەک فتوایەک دەدا ئەگەر دەزانی فتواکەی هەڵەیە ڕوونی کەرەوە بە بەڵگەی ئەم ئاەتە ئەم فتوایە غەڵەتە ڕاستەکەی ئەمەیە ئەمە ئیشی چاکە کۆمەلگا ئیستفادەت لێ دەکا ئەمە کللتوری جنێودان بە خەڵک پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ سیباب المسلم فسوق یعنی من جار وا هەیە مەثەڵەن لەسەر بابەتێک فتوایەک بە کافر دانراوم لەلایەن ئیسلامیەوە بە کافر دانراوم بە منافق دانراوم بە صهیۆنی دانراوم بە دوژمنی ئیسلام و مسلمان دانراوم لێشی بکۆڵیتەوە ئەسڵی بابەتەکە باش اجتهادێکە لەوانەیە پێکابێتم لەوانەیە نم پێکابێت هیچی تر نییە ڕێگەی یاسایی کەم گردوتە بەربەست ڕێگای یاسایی بەرامبەر چی بگرمە بەر یەک و دوانوسیان نییە هەزاریش نییە 2000 نییە ئەمما گەرنیان ئازادەکەم ئەلێرەوە دێڵم لە ستۆدیۆی کورساتەوە دێڵم گەرنی یەک کەسیان ئازانەبێ بۆ قیامەت ئازان نەبێ ئازانەبێت هەڵەگری بۆ قیامەت پێشتر زۆر ئازادم کرد بەڵام هەندێک کەس عەفویکەی زیاتر تەمادی دەکات و زێدەڕەوی دەکات بۆیە ئەو کەسانەی کە لە قیامەت یەخیانەگرێت ئەرە وەڵڵا ئینشاءڵڵا ئەو کەسانەی کە دێن شت دەنووسن وا دەزانن حساب نییە خوای گەورە دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد رقيب عتيد هەرچی دەنووسی خوای گەورە کردوتە خوای گەورە دەنووسێ چی جنێوتان داوە چی تۆمات چی درۆ چی بوهتانتان کردووە هەر هەمووی هەڵی دەگرین بۆ قیامەت ئینشاءڵڵا لە قیامەت ئینشاءڵڵا ئەوەندە حەسەناتم بۆ دێ تەنها خۆم ئیشم نەکردو ئینشاءڵڵا 10,000 کەس ئیشی بۆ من کردو حەسەنات و چاکەی بۆ من دێ و تاوانی منیش بۆ ئەوان دەڕۆ هەموو لە دەوری تۆ کۆ دەبنەوە لە دنیا ئینشاءڵڵا بۆچی برام چکە تۆ حەقت نییە جنێوم پێ بڵێ حەقت نییە تۆ تەشویهی سمعە بکەی حەقت نییە تۆ یعنی دابەزیتە سەر عێرد و ناموس و خێزان و منداڵم ئەمە پەروەردەی کوێن پەروەردەی کۆڵانن پەروەردەی چی نازانم بارحاڵ بۆی برام گەرنیان ئازادەکەی ڕابردوو هەر بەدڵێکی فراوانەوە دەبم گەرنی هەمووی ئازابێ بەس نەوەڵڵا ڕامگرت بە ئیزنی خواگەرنی هیچی ئازانە بێت ئینشاءڵڵا ڕۆژی قیامەت کە تۆ لەسەر حەق بووبی دەستت خۆش بێت چیت بە من و تۆ پیرۆزە ئەو مستحقم کە حەقیش نەبووبی چاوەڕێ ئەو حەقەکە ئینشاءڵڵا لە قیامەتدا کە بە ڕۆژوو بووی کە نوێژت کردووە ئینشاءڵڵا بۆ من دێت و ئیستیفادەی لێ دەکەم باشە مامۆستا چەند خولەکێکمانمەوە لە ماوەی ڕابردوودا تۆ زۆر جار باست لە ڕووداوی 7 ئۆکتۆبەر کردووە خوا لێی گەڕێ باش هەر با لێی گەڕێن 7 ئۆکتۆبەر ئەوەی کە بوو ئەوەی کە بەسەر ئەهلی غەزە هات بەسەری هات بەڵام ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە من بە پەرۆشم بۆ ئەهلی غەزە بە پەرۆشم بۆیان تێگەیشتی برا دەڵێن وڵات تۆ صهیۆنی جوولەک ئیکاکەم پەرۆشی ئەو خەڵکەمە کە شەهید کرا خی گەورە پلەی بەرزی شەهادەت و بەرزی باش تێمەرسی من بە پەرۆشین بۆ ئەوان ئەو دەڵێت تۆ ڕقت لە مسلمانانە ڕقت لە سەرکەوتنی مسلمان یعنی درۆکردن بۆهتانکردن چاواشەکاری کردن شەرمیشی لێ ناکە سڵی لێ ناکەنەوە کەسانی گەورە ئێستا کە هەمووی کۆکراوەتەوە ڤیددیو هەر هەمویان کۆکراوەتەوە بە ڤیددیوەک دەردەچێ فلان چۆن تۆ لەخوا ناترسی لە چ شوێنێک لە چه قسەیەکی مندا وتومە جوولەکە پیاوی چاکە ئیسرائیل باشە حەز بە سەرکەوتنیان دەکەم مسلمان حەز بۆم بێنەوە لەکوێ وتومانە بۆی ئەم هەموو بوهتان و درۆیەتان لەکوێ هێنا کەسێک فتوایەک بدا ئیجتیهادێک کاکە ئیجتیهادێکە کردومە بڵێ هەڵیت لە ئیجتیهادەکە دا هەڵی بەسەر سرم بەسەر چاوم ئەمە ئەم هەموو تەنها کاولکارێکی غەزە بە شکست ناو دەبی ینی ئەوەی کاو خەڵکا و هەیان بەسەر هاتووە هەندێک خەڵک دەڵێن ئەمە سەرکەوتنە قەیچێکە با قسەی ئەو ڕاست بێ با قسەی من بۆی هەیە بە من بڵێ کاکە تۆ هەڵی تاوە چۆن من تومە تۆ هەڵی تۆش بم بڵێ هەڵی ئەمە بم بڵێ کافریت قسە لەسەر نیەتم بکەی بڵێ تۆ منافقیت تۆ دژمنی مسلمانیت سەرکەوتنی لەو شێوەیە بۆ ئەو بۆوانم ترەکی یەکێ لە پێشکەشکارەکانیان یعنی کە مقابلەی لەگەڵ کردم وتم من یەک دوعا دەکەم بزانم دەڵێ ئامین وتم دەڵێ من دەڵم خوایە ئەگەر سەرکەوتنە خوای گەورە هەمان سەرکەوتنی غەزە دووبارەکەیتەوە بۆ تورکیا بۆ قەتار بۆ ئێران بۆ عێراق بۆ کوردستان بۆ شارەکەی خۆت دەڵێ ئامین
وتی من هیچ ناڵێم با ئەو هیچ نەڵێ چی تریان بابێ بەڵام وەڵام بۆ ئەو دوعایە بڵێ ئامین ئەگەر ئەم سەرکەوتنەی غەزە خوای گەورە داوا بکەین ئەم سەرکەوتنەمان بۆ دووبارە کاتەوە لە هەموو وڵاتانی مسلمان مسلمان نامێنێ نە وڵاتمان دەمێنێ نە کەسمان دەمێنێ کەس دەڵێ ئامین چۆن دەڵێ ئامین برا نەوەڵا ناڵێن ئامین خی گەورە مسلمانان سەرخا بۆ خاتی ناوجوانەکانی ئیسلامی وا دەبیندرێت لە ڕابردوو دامانە ئیسلامی بوون تونندڕەو بوون ینی تا ڕادیەوەی کە لە نێو ڕێکخراوی ئیسلامی دەوڵەتی ئیسلامی دابوون ئەحمەد شەرعی ئێستا محەممەد جۆلانی جاران پێ دوایەمە دوو کەسایەتی جیاوازە یان نەرێک کەسە و ئێستا دەیەوێت لەگەڵ زروف و زمانەکە خۆی بگونجێنێ واللهی ناتوانین حکم لەسەر مستقبل و داهاتوو بدەین ئێستا جیاوازە لەوەی ڕابردووی ئەو دەیبینین جیاوازە کەسایەتێکی ترە ئێستا کەسێکە ئیدارەی وڵاتێک دەکات ئەم وڵاتە ئەنواع و ئەشکال خەڵکی تێدایە لێشمان نەبیستوە تا ئێستا من خۆم ئەیڵم نازانم ینی بڕیارێک دەرکە مەثەلەن دژی بۆ نمونە بڵێ ئەو هەر کچێک کە سافیرە بێ و لەچکی لەسەر نەبێ دەبێت سجن بکرێ هەر کەسێک کە نوێژ نەکا دەبێ وای لێ بکرێ هەر کەسێ بۆ هیچ شتیوامان لێ نەبیستووە بۆیە کەسێک کە دەوێت ئیدارەی وڵاتەکەی خۆی بکات ئەنجا لە داهاتوودا باش دەکا یا خراپ دەکا ئومێدەوارین کاری باشکە بەڵام من وەکو چۆن لە ڕووداوی ژوتم لێرەش دووباری دەکەمەوە ینی ئەرچی سەرشانیەتی بە عەدالەت و دادپەروەری لە بینی هەموو میلەتەکە بە کوردەوە بە عەرەبەوە حکم کە حتا لە بینی سونە و شیعەشەوە هەر بە عەدالەت دادپەروەری و عەدالەتەوە حکمڕانی بکە جیاوازی نەکە ئینشاءڵڵا و پابەندی شەرعی خوای گەورە بێت ئەو کاتە ئەکید خەڵکیش خۆشی دەوێت و سەرکەوتوو دەبێت ئەمما کە ینی زوڵم و ستەم هەبێت و نادادپەروەری هەبێ و مافی قەومێک و میلەتێک و بۆ نمونە میلەتی کورد بخوا واللهی خوای گەورە لێی قبول ناکات باشە مامۆستا لە کۆتایی بەرنامەکەین زۆر جار ڕخنەوە دەگیرەوە نیشتیمانتان پەراوێز خستووە خۆشەویستی نیشتیمانتان پەراوێز خستووە یعنی خۆشەویستی بۆ دین و ڕەنگە وڵاتێکی تر هەبێ بۆ خاکەکی خۆتان نەبێ ڕوانینی تۆ چییە لەمڕۆ ئەمە دەڵێ سوبحانەکە هەدا بوهتان و عەظیم ئێمە کوردین و وە لە کوردستانیش دەژین و خوای پەروەردگار بە کورد دروستی کردوین بۆیە پێی ڕازیم و شکری خوای گەورە دەکەم و لەم خاکەش دروستی کردوین الحەمدولله هێناوی نێبوون بۆیە دیسان دیفاعی لێ دەکەین و خۆشمان دەوێت و حەز بە سەرکەوتن و پێشکەوتن و بەختەوەربوونی ئەم وڵات و نیشتیمانی خۆمان دەکەین هەژاری شاعیر نازان پەیوەندی چۆنە لەگەڵ کلاسیکا دەڵێ بە کوردی دەژیم بە کوردی دەمرم بە کوردی دەدەم وەڵامی قەبرم و لە قسەکەی جەناب تۆ ئەوم هاتووە یاد ئەمە نازام وڵا لە قەبر چۆن وەڵامی داوەتەوە خوا دەزانێت ئەمە قسە لەسەر قەبر نەکەین چونکە باشە ئەم کوردبوونە ئەم ڕۆحە کوردبوونە مامۆستا چەندە گرنگە لە ئینسانە هەبێ لە پاڵ ئاینەکەی چونکە ئاین براکە من دایمەن وتومە چۆن عەرەبێک یعنی دەستی لە عەرەبایەتی خۆی بەرنەداوە و بە سەربەرزی و شانازیەوە دەڵێ من عەرەب مسلمانیشم منیش کوردم و مسلمانیشم چۆن عەرەبێک مافی هەیە دەوڵەتی هەبێ منیش کوردێکم مافم هەیە دەوڵەتم هەبێ هەر کاتێک عەرەب وازی لە دەوڵەتایەتی هێنا بۆ نمونە کاکە ئێمە دەی هەمووی دەکەینەوە یەک پارچە تەوە با کوردیش لەگەڵوان یەک پارچە بێت ئەمما بۆ ئەو ڕەوا بێت بۆ نمونە حەقی خۆی هەبێ بۆ کورد ڕەوا نەبێ حەقی خۆی هەبێ ئەمە زوڵمە خۆی پەروەردگار قبوڵی نییە باشە مامۆستا زۆر جار لەسەر کللتورە کوردێکە خۆشبەختانە زۆربەی کات بەڕێز دەر بە جلوبەرگی کوردیەوە بۆ زانکۆش هەر بەجلی کوردیەت ئەوە نمونەیەکی جوانە دەست خۆش بێ بە هیوای بەردەوامی لەسەر منبەری ژەر بە جلی کوردیەوە بەڵام زۆر جار مسلمانان لیان تێک دەچێت کە ڕۆدەستنی و ئایندارێک و جلوبەرگەکەشیانە گۆڕن یان جلوبەرگەکەشیان جلوبەرگێکە کە لە کللتوری عەرەبیەوە نزیکە هەندێک جارواز لە جلوبەرگی کوردیە هێنن ڕەنگە خۆشەدەوت بەرچاو کەوتە بێ ینی لێرۆ چی دەڵێ ینی ئایا جلو خۆت پێشتر لە سەرای بەرنامەکەوت هەندێشت کللتورە تێکەڵ بە ئاینەکە بۆش ئێمە لی دووری خینەوە هەندێک جل هەیە براکەم ینی بۆ نمونە ئەم جلەی بەڕێزت لەبەرتە خۆ لە ئەسڵدا ئەمە جلی کوردی نییە ئەمە جلی ڕسمینە و ئیش و کار ینی وای لێ هاتووە ئێستا کراوە بە ڕسمی کەواتە ڕۆژگار و عادەت و عروف هەندێشت کە عادەتیش نییە دەیکا بە عادەت مۆزوعی دژداشە لەبەرکردن مەثەلەن شتێکی ئیسراحەت و خۆشترە لە بەستنی پشتێن و جامانە و وەلحاصل کۆمەڵەشێت
يعني بۆ ڕسمیات و دەرەوە خەڵک هەیە ئەوە لە بەردەکە بەڵام بۆ ئیسراحەت و بۆ خەو و بۆ ماڵەوە دژدا شەیەک لە بەردەکە یا بۆ مزگەوت کە دەچێت دژدا شەیەک لە بەردەکە کە هەیە مەثەلەن گەنجی وا هەیە و من خۆشم چەند جار ئەوە دەکەم ئەو مانای ئەوە نییە کە واز لە کەلتوری خۆت بێنی نە یعنی باوەڕ ناکەم کەم کەس بەقەدەر من ئەوەندە ئێستا لەناو هەموو زانکۆی سلێمانی من یەک کەس نابینم جلی کوردی لەبەر بێت ئللا مەگەر مامۆستایەکی ئاینی بێ ئەویش جوبەکەی بەسەرەوە لەبەر کردووە ئەمە بەس جلی کوردی بەس خۆم دەبینم پێیان نەوتوی لەبەری مەکە مامۆستا لەگەڵ وەزیر دانیشتم من جا ڕێگەم پێدرا چوومە لای وەزیری خوێنی باڵا بەیان و لەبەری مەکە بەڵێ جلی کوردی لەبەر مەکە جلی کوردی لەبەر مەکە نابێت مەمنوعە هەر کە دەچووم لە دەرگاوە عەمید و یان معاونی عەمیدەکە نابێ مامۆستاوە دامکی وتم وەڵی جلی کوردی و شانازی پێوە دەکەم ئەگەر عیبەیەکی تێدا ئەج لە کوردیەکانم ئەگەر جلی کوردی لەگەڵ علم و زانست و سەقافەت و زانکۆ نایەتەوە ئەمە عیبەیەکی گەورەی بیڵێن ئەم قسەیە بکەن ئەم شایەتیە بدەن لەسەر جلی کوردی بۆچی عەرەبێک بە دژداشەکەی خۆی و بە عەگالەکەی خۆیەوە ڕیاسەتی وڵات دەکا ڕیاسەتی بۆ نمونە زانکۆیەک دەکا ئیدارەی دائیرەیەک دەکا بۆچی ئێمە لێمان مەمنوع بێ قەیناکە ئەم جلە بە خەڵک لە چێ لەبەری دەکا لەبەری کە ئەمما جلی کوردی مەمنوع و قەدەغە بێت هەر زۆر عیبەیەکی گەورەیە لە کوردستانی خۆماندا شانازی بە خۆمانەوە بکەین و ئیدعای نازانم چی بکەین لەگەڵدا بڵڵا جلی کوردیش مەمنوعە وەڵا کۆڵم نەدا تا لەگەڵ وەزیر دانیشتم ماڵی ئاوە بێ ئەوتی مامۆستا حڕیت من بۆمان دەستخۆشی لێکم مامۆستا زۆر بەڕێز دکتۆر عەبدولەتیف ئەحمەد زانای ئاینی مامۆسایی زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێرات سەرچاو خۆشەویستان یارمەتیە و کاران بەرنامەی پرسیار